بەڵێ دیارە دەوڵەتی تورکیا زیاتر لە 20 ساڵە بە شێوەیەکی فراوان داگیرکاری دەست پێ کردووە. داگیرکاریەکانی ئەوەیە کە لە ڕووی یاساییشەوە پێشێلکاری کردووە، لە ڕوو قانونی نێودەولیەوە پێشێلکاری کردووە. ئەم پێشێلکاریانی دەوڵەتی تورکیا سنوورەکانی یاسای نێودەوڵی و هەموو سنوورەکانی پەڕاندووە. لە چەند ناوچەیەک بە درێژایی بە قوڵای 20 کیلۆمەتر هاتۆتە پێشەوە. ئەم داگیرکاریانی تورکیا داگیرکاریەکی مەترسیدارە لەبەرەوەی ئەم دەوڵەتە بڕوای بە ڕەگەزتر نییە، بڕوای بە گەلێک نییە، گەلێکی فراوانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوین کە دژایەتی گەلێک دەکا و لەوەی مەترسیدارتر ئەوەیە کە ڕژێمی تورکیا لە شێوەی مخابەڕاتی لە چەند بەدەیان بنکەی لە باشووری کوردستان دامەزراندووە. ڕۆژانە خەڵک قەتڵ عام دەکرێت لە شوێنە گشتیەکان شەقامە گشتیەکاندا خەڵک بۆردومان دەکرێت. هەتا وای لێ هاتووە بەدەیان گوند مەترسی دروست بووە لەسەر دەیان گوند و بەدەیان گوند لە ناوچەکانی بادینان چۆل کراون بەهۆی مەترسیەکانی ڕژێمی دەسەڵاتی تورکی. بۆی لە ئێستادا ئەوەی پێویستە یەکینەیەکی نەتەوەی پێویست دەکا لەسەر ئاسی هەست چوارپاچەی کوردستان باشوور خۆرئاوا ڕۆژهەڵات ڕۆژئاوا ئەم پێویست دەکا ئەم دەنگە نیشتیمانیەکان کۆ بکرێنەوە و لە هەمووی پێویستترەوەی کە پێویست دەکا کۆنگرەیەکی نیشتیمانی ساز بکرێت. جا ئەم کۆنگرە نیشتیمانیە من بە شای دەزانم لە باشووری کوردستان بێت یان لە خۆرئاوای کوردستان و چەند بڕیارێکی گرنگی نەتەوەی تێدا بدرێت و فشار لەسەر دەوڵەتانی داگیرکە دروست بکرێت کە ئەگەر هیچ نەبێ وا بکرێت ئەو شوێنانەی داگیرکراون بتوانرێت زەختێکی نێودەولی لەسەر دەوڵەتی تورکیا دروست بکرێت و بۆی بکشێتەوە. و لە لایەکی ترەوەی دەتوانین لە ڕێگەی قانونیەوە لە ڕێگەی دادگای دادی نێودەوڵەتیەوە هەم لە ئەوروپا و هەم لە لاهای و هەم لە باشووری کوردستان و لە عێراقیش ئەم دۆسیانە بە شێوەیەکی قانونی بجۆڵێن فشار دروستکەین لەسەر دەوڵەتی تورکیا چکەوەی دەوڵەتی تورکیا ئەنجامی دەدا بەڕاستی پێشێلکاری مافی مرۆڤە. نمونە بەڵگە هەیە کە بەدایان هاوڵاتی و بەسەدان هاوڵاتی بۆتە قوربانی و چەکی قەدەغە کراویش بەکارهێنراوە. خۆی دەمێوا دەست پێ بکەم دوژمن هەر کات دەیەوێت ئینکاری گەل بکات و کار لەسەر سڕینەوەی گەل بکات و شتێک نێڵێ بە ناوی کوردستان. ئەمە بینیمان چەندین حاڵەتمان بینی لە ماوەی ڕابردوودا هەم وەکو یعنی هەتا ئاڵای کوردستان قبول نەکرا و تورکیا دەوێت ینی گەلی کورد بسڕێتەوە نەک بێتە بە قوڵای 20 کیلۆمەتر و یان بە قوڵای 40 کیلۆمەترێک بێتە ناو هەرێمی کوردستان. ئەوە ماوەی چەند ساڵێکە لە هەوڵێکی یەکجار چردایە بۆەوەی کە بتوانێت ینی ئەو ئامانجەی کە هەیەی وە پێشتر لە خودی میدیاکانی خۆیەوە باز لەوە کراوە ینی هەنگاوی یەکەم ئێمە بتوانین سنوورەکانی سنووری پارێزگای دەهۆک و هەولێر بخێنە ژێڕەکەیفی خۆمانەوە و ئەوەش لەلایەن حزبێکی دەسەڵاتدارەوە ڕێخۆشکەر بووە. دەمەوێت لێرە ئاماژە بەوە بکەم پێویست ئەکات سەرانی هەرێم و سەرۆکی حزبەکان لەگەڵ قسەی خۆیان ڕازگۆ بن. کاتێک دەڵێن ئێمە نامانەوێت شەڕی براکوژی ڕووبدا پێویست ئەکا زەمینە خۆشکەریش نەبی. ئێوە خۆی لە خۆیدا ئەوە شەڕی براکوژیە تۆ ڕێخۆشکەربی بۆ دوژمن کەواتە ئەوە براکوژیەکە پێویستە ڕووی ڕاستەقینە خۆیان بە دەربخەن وەسیتر ڕێخۆشکەر نەبن و بە ناوی هێزی جیازیە هاوکاری دوژمن نەکەن. ینی هەرچێک ئەگەر هیچیان لەدەستنێت بتوانن ینی هاوکاری دوژمن نەبن نەکەونە بەرەی دوژمنەوە. و هەروەها پەیامێکشم دیسان بۆ سەرۆک وەزیرانی حکوومەتی ناوەند هەیە کاتێک دەڵێ ئێمە ڕێگە نادین فڕۆکەی هیچ وڵاتێک بەبێ ڕەزامەندی ئێمە بەسەر ئاسمانی کوردستان و عێراقدا بسوڕێتەوە پێویستە ئەوانیش ڕازگۆ بن. دوێنێ چەند کاژمێرێک دوای ئەوتەی عادل عەبدولمەهدی بینیمان فڕۆکە بردومانی قەندیلی کردووە. لەبارەی یەکێتی نەتەوەیش یعنی ئەمە قسەی هەموو سەرۆک حزبەکان بووە هەموو سەرکردە ناودارەکانی کورد بووە ئێمە بە یەکگرتن دەگەینە سەرکەوتن. ئێکە وایە ئەوانەی شوێن کەوتوی ئەو سەرکردانە پێویستە ڕازگۆ بن
ینی یەکدەنگی و یەکهەڵوەستی بەرامبەر دژمن ینی ئەو یەکدەنگی ئەو دژایەتیەی کە حزبەکان لە بەرامبەر یەکتری دەکەن ئەقل لە بەرامبەر دژمن بیکەن یان ئەو دۆستایەتیەی کە لەبەر دەگەڵ دژمنان دەیکەن با لەگەڵ خۆیاندا بکەن لەگەڵ حزبەکان بکەن یەکدەنگ بن یەکهەڵوێز بن لەسەر پرسە نەتەوەییەکان بۆ ئێمە بتوانین کۆنگرەیەکی نەتەوەی چەترێکی نەتەوەی دروست بکەین و ڕوبەڕووی دژمنان بین و بۆ ئەوە ئاسانە بەڵام بەو پەرتەوازیە کە ئێستا هەیە بەڕاستی بەداخەوە ئێمە تا دێ بەرەو دواوە دەکشینەوە.